بەڕێزان دوو نەفەر وەکو یەک ئەچن بۆ شوێنێک بەڵام یەکێک ئەزمون وەرەگرێ یەکێک هیچ بە یەکێک ئەڵێن هەرچی قسەی بۆکە ئیسفادەی نییە ئەزانن بۆ چونکە فیلتەر هەیە لەم دوایانە لە ئەڵمانیا لێکۆڵینەوەیە کرا لەسەر مێشکی مرۆڤ بزانن چی وەرەگرێت چی وەرناگرێت طبعاً نیۆکۆرتێکسی مرۆڤ ئەوەی کە توێکڵی مێشکی مرۆڤە پرۆسەکانی بیرکردنەوە ئەنجامەیە کەسێکیان هێنا لە ناو جیهازی CAT دایاننا ئەم کەسە بەردەوام چی ئەگوزارێ لە مێشکە لە شاشەیەکە ئەخوێنرێتەوە هاتن وێنەی 200 ئافرەتیان پێپشانیە وێنەکانیان بە خێرایی هەڵەیایەوە لەگەڵ وێنەکە کەوتە سەر وێنەی ئەو ئافرەتەی ئەم خۆشی ئەویست نیۆکۆرتێکسی لە ئیش کەوت ئەمە گەورەترین معلوماتە یا بە ئێمە کەواتە شتێک هەیە بە ناوی فیلتەر شتێک هەیە بە ناوی فیلتەر بۆ نمونە کوڕە عاشقی کچێکە بێ دایکی باوکی مامۆساکەی ڕەفیقەکەی دڵسۆزەکەی هەمویان پێڵن بە کەڵکی تۆ نایە بەڵام ئەو ئەڵێ ئەوان نازان خۆمەزانم خۆی زانێت کچێک پێڵی شووی پێ مەکە لەبەر ئەم خاڵانە ئەم زەواجە سەرکەوتوو نابێت بەڵام هەرەی کات ئەزانن بۆ ئەم قسانە ناچێ بە مێشکە بە کوردی کە ئەڵێن قسە ناچێ بە مێشکە بە عیلمی وایە قسە ناچێ بە مێشکە بۆ چونکە ئەم زانیاریانە کاتێک لە ڕێی هەستەکانەوە ئەڕۆن و ئەگەنە ڕێپتیلیان برین لەوێ کاتێ مرۆڤەکە بۆ نمونە ئێمە ئەگەر لێرە تەماشا بکەین کۆمەڵە شت فیلتەرە ئەمە وێنەی کۆمەڵە فیلتەرە فیلتەر چییە؟ فیلتەر بۆ نمونە تۆ فیلتەرێک بۆ ناو سیارەکە دانی بۆی ئەگەر بەنزینەکە پیس بوو ئەو پیسایی خەوشان لە فیلتەرەکە بگیرێت و نەچێتە مەکینەکە کاتێک کەسێک جگەرەیەک ئەکێشێ جگەرەکە فیلتەری هەیە جاری وایە بە تایبەتی فیلتەری تریشی بۆ ئەکڕێ بۆ ئەوەی ئەگەر دووکەڵەکە ڕۆشت هەموو ماددە زیان بەخشەکان بەناو فیلتەرەکان نەڕۆن فیلتەر زۆر باشە کاتێ نایڵێ شتی خراپ بڕوات بەڵام فیلتەر زۆر خراپە کاتێ ڕێئەگرێ نایڵێ شتی باش بڕوە چونکە هەتا سنووری تێگەشتنی شتێک کە پێی بڵین ڤۆکابیلەری وشەومانە هەتا ئەوە زۆر بێ فیلتەرەکان لاوازە بن ئەو مرۆڤەی چەند زمانێک ئەزانێ فیلتەرەکانی کەمە بنەوە ئەو مرۆڤەی زمانێک بە قوڵی ئەزانێ فیلتەرەکانی کەمە بنەوە بۆ نمونە هەر زمانی کوردی ئایا هەموو ئەوەی کووردە لە شعرەکانی مەحوی تێگا لە شعرەکانی مەولەوی تێگا لە شعرەکانی نالی تێگا ئایا لە هەموو ئەو نووسینە کوردیانی ئێستاکەی ناو کتێبخانەکانمان تێگا بۆیە ئەمە ئەو کەسەی کە تێناگا ئەوە فیلتەری زۆر زۆرە کتێبێکی ئەیتێ ئەم کتێبە گەر 100 پەڕە بێ مێشکی هەنێکی وەرگرتووە بۆ چونکە فیلتەری تێگەشتنی قوڵی زمان هەبوو بۆیە ئەوانەی کە لە بەلاغا یان لە قوڵایی زمان باش تێگەشتون ئەو فیلتەرانەیان کەمترە شتێک کە جێگەی باسکردنە ئەوەیە لێکۆڵینەوە کراوە زۆربەی خەڵک کەوا ئەزانێت تێگەشتووە تێنەگەشتووە ئەمە زۆر کارە ساتە بۆ نمونە کتێبێک کە زۆر کەس باسیەکە ئەڵێن فڵان کەس کتێبەکەی واو ئەمەیە کاتێ مەقتەعێکیان هێناوە و لە زۆر کەسیان پرسیوە ئەمە شەرحی ئەم مەقتەعەیە کان شەرحیان ڕاستە زۆرینەی خەڵک تێنەگەشتووە بەپێی لێکۆڵینەوەکە بۆیە ئێمە بەخۆشمان نازانین کێشەی ئەم فیلتەرانە ئەوەیە وا ئەزانی تێگەشتووی تێنەگەشتووی وا ئەزانی ئیزانی نایزانیت بۆیە کەمکردنەوەی ئەم فیلتەرانە گەورەترین یارمەتیدەرە بۆی ئێمە لێشاوی زانیاری ڕوومان تێ بکە و بتوانین بەرگەی ئەو هەموو لێشاوە بگرین و بتوانین زانیاری وەرگرین خاڵێکی تر سەرسامبوونە بە کەس و بە قوتابخانە بۆ نمونە هەموو کەسێ خاڵی قووەتی هەیە و زۆعفی هەیە هەموو زانایەک قسەی بە قووەتی هەیە و قسەی زەعیفیشی هەیە زۆر زانا هەیە کە ئێمە زۆر بە مهمی ئەزانین قسەی زەعیفیشی هەیە ئەمە مرۆڤە ناتوانێت فیلتەری تەواوی هەموو شتەکان بکات ناتوانێت فیلتەر لەسەر هەموو شتێک هەڵگرێت و بەڕاستی هەندێک زاناش لە هەموو شتێک قسەیان کردووە باسی هەموو شتێکیان کردووە کە بە دڵنیایی لە هەندێکە ئەکەونە هەڵە بۆیە زۆر مەعجەببوون بە کەسایەتی زۆر مەعجەببوون بە قوتابخانەیەکی دیاری کراو وا ئەکا ئەم مرۆڤە چاوی هەیە و نەبینێ دڵی هەیە و نەتوانێت تەعەقولی پێ بکە یان دژایەتی کردن ئێمە ئەزانین لە دنیای ئەمڕۆوە سەرمایەداری و دنیای کۆمۆنیستی ئەوەی کۆمۆنیستە هیچ قسەیەکی خەیری سەرمایەدارەکان ناچێ بەگوێ
ئەوەی سەرمایەدارە قسەی خەیری کۆمۆنیستەکان ناچێ بەکوێ لە کاتێکە ئەم دوو شێوازی بیرکردنەوە بە تایبەتی لە دنیای اقتصادا هەردووکیان قسەی بە قوتیان هەیە هەردووکیان قسەی زەعیفیشان هەیە بۆیە حەل ئەوەیە کە ئێمە بین بزانین کاتێ شتێکمان بەدڵە یا بەدڵمان نییە بۆ لەبەرەوەی فڵان کەس وتوێتی من کەسێکی خۆم وتی ساڵی هەشتاکان لە ئۆردوگایەکی ئێران بووین وتی شعرێکم خوێندەوە وتم خۆم نووسیومە دنیای ڕەخنەیان لێگرت ئەوانەی کە لێ دانیشتبوون هەموو ئەدیب و شاعیرەکانی کورد بوون کە لە زمانی حیزبی بەعزڕایان کردبوو لە ئێران ئەڵێ کۆمەڵە لەوێ بوون ئەدیب وتیان ئەوە هەر شعر نییە لەبەر ئەوە ئەڵێ شعرێکی کەم هێنا وتم وەرن ئەمە شعرە تازەکەی شێرکۆ بێکەسە بزان بەدڵتانە وتی کاتێ شعرەکەم خوێندەوە وتیان ئەوەیە شعر ئەڵێ دوایی پێم وتن ئەو دوو شعرەی خوێنمەوە بەعەکسەوە خوێنمەوە ئەڵێ تر دوای ئەوە کەس ڕووی نەبوو باسی ئەدەبیات بکا لای منە ڕاستیەکەی ئێمە واین بەس لەبەری فڵان کەس دوێتی بەقوتە بەس لەبەری فڵان کەس هێڵە زەعیفە کەواتە ئێمە فیلتەری زۆرمان هەیە بە خۆمانمان نەزانیوە بۆ بەقوتە ئەم قسەیە لەبەری فڵان کەس هێڵێ هیچ گرنگ نییە فڵان کەس کێیە ئێمە ئێستاکە کۆمەڵی زانای کۆن هەیە قسەیان ناین لە زەوی ئێمە بەدڵنیایی ئەکەوینە شوێن قسەکانیان لە کاتێک ئەگەر بڕی لە کۆڵنەوە بکە هەیەنە 16 ساڵ و 7 ساڵ بۆ پێیان وتو ئەمە موفتیە هەیەنە کتێبی نووسیوە لە بیستەکانی عومریا و ئێستاکە ئێمە وا ئەزانین ئیتر هەموو شتێکە بۆیە زۆر گرنگە بزانین هەموو کەسێک شایانی ئەوەیە مێشکی هەموو مرۆڤێک شایانی ئەوەیە و توانای ئەوەی هەیە معریفەی جوان بەرهەم بێنێ و هاوکات فیلتەری ئەوەشی تایە کە نەتوانێت دەرک بە هەندێک شت بکە و هەندێک شتی لاواز و هەڵەش بخاتە ناو بیرکردنەوە و بەرهەمەکانیەوە